تونێلی جاڵجاڵۆکەیی حەماس چەکێکی استراتیژیە و بووەتە گەورەترین هەڕەشە بۆ سەر سوپای قەوارەی زایۆنی لە هێرشی وشکانیدا. بەپێی راپۆرتێکی ئاژانسی ئەسۆشیتد پرێس، تۆڕی ئەو تونێلانەی کە حەماس لە ژێر غەزە دروستی کردوون بە گەورەترین هەڕەشە بۆ سەر هێزەکانی ئیسرائیل دادەنرێن. ئاماژە بەوەش دەکات شەڕی تونێلەکان تا ڕادەیەکی زۆر ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایانە لە سوپای قەوارەی زایۆنی وەردەگرێتەوە کە بەدەستی هێناون. شەڕی تونێل وەک لە راپۆرتەکەی ئەسۆشیتد پرێس باس کراوە یەکێکە لە قورسترین شەڕەکانی مێژوو، بەو پێی ئەو لایەنە تونێلەکانی دروست کردووە دەتوانێت ئەو شوێنە هەڵبژێرێت کە شەڕەکەی لێ دەست پێ دەکات. زۆر جاریش ئەو لایەنە دیاری دەکات کە چۆن کۆتایی دێت. هەروەها ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیل لە راپۆرتێکدا لەبارەی تونێلەکانەوە دەڵێت دۆزەخی ژێرزەوی تەحەدایەکی گەورەیە بۆ سوپای ئیسرائیل. مێژووی تونێلەکان ساڵانێکە تونێلەکان بەشێکن لە ژیانی غەزە، بەڵام لە دوای ساڵی 2007ەوە بە شێوەیەکی بەرچاو زیادیان کرد کاتێک بزوتنەوەی حەماس کۆنتڕۆڵی کەرتی غەزەی کردو. قەوارەی زایۆنی گەمارۆیەکی سەختی خستە سەر کەرتەکە. لایەنە بەرگریکارەکان بۆ کەمکردنەوەی کاریگەری ئەو گەمارۆیە سەدان تونێلیان بۆ هێنانی خۆراک و کەلوپەل و چەک بنیاتنە. بە پێی خەمڵاندنەکان تۆڕی تونێلی غەزە 1300 تونێل لەخۆ دەگرێت کە درێژەکەیان 500 کیلۆمەتر دەبێت و هەندێکیشیان بە قوڵایی 7 مەتر لە ژێرزەویدان. بەمەش تۆڕی تونێلەکانی حەماس گەورەترین تۆڕن لە جیهاندا لە دوای تۆڕی دامەزراوە ژێرزەمینیەکان لەلایەن کۆریای باکوورەوە دروست کراون. لە ساڵی 2021 یەحیا سنوار سەرۆکی بزوتنەوەی حەماس لە غەزە لە لێدوانێکیدا ئاماژە بەوە دەکات حەماس 500 کیلۆمەتر تونێلی لە غەزە هەیە کە ڕووبەری کەرتەکە تەنیا نزیکەی 360 کیلۆمەتر چوارگۆشەیە. بزوتنەوەی حەماس تونێلەکان بۆ هێرشی سەربازی، کۆگای چەک و خۆراک و سوتەمەنی و دیلەکان بەکاردەهێنێت. شارەزایانی سەربازی دەڵێن دۆزینەوەی تونێلەکان ئەستەمە، بەو پێیەی لە ژێر بینای جیاواز و لە قوڵایی زەویدا دروست کراون. ئەمەش لە کاتێکدایە قەوارەی زایۆنی بۆ ئۆردومانی ئاسمانی هێرشی وشکانی زەمینی بۆ لە ناوبردنی تونێلەکان بەکارهێناوە، بەڵام تێیدا سەرکەوتوو نەبووە. شەڕی تونێلەکان و ترسانی سەربازانی قەوارەی زایۆنی. لە ماوەی شەڕی ساڵی 2014دا هێزەکانی حەماس لانی کەم 11 سەربازی ئیسرائیلیان کوشت دوای ئەوەی لە ڕێگەی تونێلەکانەوە دزەیان کردە ناو ئیسرائیلەوە. ئاریێل بێرنشتاین سەربازێکی پێشووی ئیسرائیل کە بەشداری لەو شەڕەدا کردو، شەڕی شارەکان لە باکووری غەزە بە تێکەڵەیەک لە بۆسە، تەڵە و قەناس بەدەست وەسف دەکات. ئەو سەربازە بۆ ڕۆژنامەی لیبراسۆنی فەڕەنسی ئاماژە بەوەش دەکات تونێلەکان کاریگەری سەر لە شێواندنی